ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كلام الله وخير الهدي هدي نبينا محمد صلى الله عليه وعلى آله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار ثم أما بعد خۆشەویستانم لە خوتبەی ڕابردوودا باسەکەمان دەربارەی نەخۆشیەک بوو کە زۆر بڵاوە لەناو کۆمەڵگای موسڵماندا ئەوش بریتی بوو لە جەهل و نەفامی باسمان کرد کە جەهل و نەفامی سەبەبە بۆ بڵاوبوونەوەی هەموو تاوان و خراپەکاریەک لەسەر ڕووی زەویدا لە تاوانە گەورەکان وەکو شرک وەکو بیدعە وەکو خوڕافەت وەکو زینا وەکو لیواتە و باسمان کرد ئینسانی جاهل بەهۆی جەهل و نەفامی خۆی ممکنە نەفسی خۆشی تیا بچێت و لەناو بدات جەهل و نەفامی سەبەبە بۆ ئەوەی غەیری نەفسی خۆتش بکوژیت و جەهل و نەفامی سەبەبە بۆ ئەوەی کۆمەڵگای خۆتش لەناو بدەیت کە فەتوای بەناحەق بدەیت چونکە ئەگەر کەسێک پرسیاری ڕێگایەکت لێ بکات پێت بڵێت فڵانە شار لە چی ڕێگایەکە تۆ هەلە خۆتەوە فەتوای بۆ بدەیت وەکەذالیکە ڕێگای بەهەشت پێویستەکە کە عیلم و زانیاریت هەبێت هەلە خۆتەوە قسەی تیا نەکەیت بۆ ئەوەی بەرەو بەهەشت بتبات ئەم نەخۆشیە عیلاجی ئەوەیە کە ئێمەی موسڵمان عیلممان هەبێت بەرامبەر بە قورئان بەرامبەر بە سونەت و ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام العلم هو نقیض الجهل چارەسەر بۆ ئەو نەخۆشیە فێربوونی زانستی علمیە بەڵێ خوای پەروەردگار مەدحی علم و زانیاری زۆر ئەکات لە قورئان و سونەتدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کردووە و باسی ئەو کەسانەشی کردووە کە هەڵگری علم و زانیارین بەڵکو هانی بەندەکانی خۆی ئەدات بۆ ئەوەی فێری علمی زانیاری شەرعی بن بۆیە علم و زانیاری چاکترین کردەوەی ساڵحە بۆ خوای پەروەردگار ئەنجامی بدەیت بەڵکو من أفضل العبادات التطوع چاکترینی عیبادەتە لەناو عیبادەتەکانی تەطەووعدا لەناو عیبادەتی سونەتدا چاکترین و باشترینی کردەوە فێربوونی زانستی شەرعیە بەڵکو جۆرێکە لە جۆرەکانی تێکۆشان لە پێناوی خوای پەروەردگار کە کاتێ باسی جیهاد دەکەین باسی تێکۆشان دەکەین لە پێناوی خوای پەروەردگار وا نەبێت هەر کوشتن و کوشتار بێتە بەرچاوتان بەڵکو پێش قیتال العلم سبق القتال علم و زانیاری پێش هەموو شتێکە لەبەر ئەوەی دینی خوای پەروەردگار قام بأمرين
دینی خوای پەروەردگار بەردەوامە و ئەمێنێتەوە تاکو ڕۆژی قیامەت بە دوو شت. یەکەم العلم والبرهان، علم و زانستی شەرعی و بەڵگەی ڕاست و دروست. دووەم القتال والسنان، شمشێر و چەک بۆ ئەوەی ئەو علمە بپارێزێت. کەواتە خوای پەروەردگار قیتالی فەرض کرد لەسەر مسلمانان دژ بە کافران بۆ ئەوە نەبێت خوێن بڕێژرێت، بەڵکو بۆ ئەوە بێت ئەو دینە بە پاچی بمێنێتەوە تاکو ڕۆژی قیامەت، ئەو علمە دەستکاری نەکرێت وەکو خۆی بمێنێتەوە. بۆیە علم لە پێش سەیف و سینانە کە کاتێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام لا يغير على قوم حتى تبلغهم الدعوة إلى الله، پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام پێش ئەوەی هجوم بکات هێرش بباتە سەر هەر شار و شارۆچکەیەک هەتاکو دعوە و بانگەوازی و علم بۆ ئەو قەومە نەڕوات قیتالی لەگەڵیان ناکرد، ناجەنگا بەرامبەریان. کەواتە ئەمە بەڵگەیە لەسەرەوەی علم و زانیاری پێش سەیف و سینانە. خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت ولقد أرسلنا رسلنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط. أفرميت بتأكيد ئێمە پێغەمبەرانمان ڕەوانە کرد بە بەڵگەکانی علم، پێغەمبەرانمان ڕەوانە کرد بە کۆمەڵێ موعجیزە. وأنزلنا معهم الكتاب، وەلەگەڵ پێغەمبەرانە نامەشمان داگردووە، کتێبمان داگردووە بۆ ئەوەی خەڵکی فێری علم بێت. والميزان، وتەرازوشمان داگرت ليقوم الناس بالقسط، بۆ ئەوەی خەڵکی لە بینی یەکتردا مامەڵە لەگەڵ یەکتریدا بە عەدل و دادپەروەرێتی بیکەن، نەک بە جەهل و نەفامی. وأنزلنا الحديد فيه بأس شديد، وآسلمانش داگرت بۆ ئەوەی پارێزگاری بکە لەو کتابەی کە دامانگرت، لەو وەحیەی کە دامانگرت بریتیە لە قورئان و سنەت. ئاسن و چەک و تەقەمەنی و شمشێر خوای پەروەردگار دایگرت بۆ ئەوەی محافەظە بکە لەسەر ئەو دینە، ئەو دینە وەکو خۆی بمێنێتەوە تاکو ڕۆژی قیامەت. بەڵێ خوای پەروەردگار لە قورئاندا دەفەرمێت أمن هو قانت آناء الليل ساجدا وقائما يحذر الآخرة ويرجو رحمة ربه. أفرميت ئەگەر کەسێک لە ساتەکانی شەودا وەستا بێ بە پاوە خەریکی نوێژ و تاعەت بێ بۆ پەروەردگاری، خەریکی سوزدەبردن بێت لە نیوە شەوە، بە شەو و بە ڕۆژ خەریکی عیبادەت بێ، ئایا حاڵی ئەو کەسە یەکسانە؟ لەبەرەوەی ئەم ئایەتە ئەستیفهامە، یەکسانە لەگەڵ ئەو کەسەی کەوا عیبادەتی غەیر خوای گەورە ناکات؟ بێگومان ئەو کەسەی کە هەڵەسێ شەو نوێژ ئەکات وەیەرجوو ڕەحمەتە ڕەبێ و لە قیامەتش ئەترسێت بۆیە هەڵەسێ بۆ خوای پەروەردگار عیبادەت ئەکات، ئەم کەسە بە عیلمەوە لە خوا ئەترسێت، بە عیلمەوە عیبادەت ئەکات. بۆیە خوای پەروەردگار فەرمێ یەکسان نییە لەگەڵ ئەو کەسەی بەجەهلەوە عیبادەتی خوای پەروەردگار ئەکات. قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون؟ ئایا کەسێک زانا و شارەزا بێت یەکسانە لەگەڵ کەسێک کە جاهیل و نەفام بێت و نەشارەزا بێت؟ بێگومان یەکسان نییە. کەواتە ئەمە بەڵگەیە فأهل العلم أحياء وأهل الجهل أموات. ئەهلی علم، هەڵگرانی علم دائیمە زیندون، دڵیان زیندووە، بەڵام ئینسانی جاهل و نەفام و نەزان ئەو کەسەی عیبادەتەکە لەسەر جەهل و نەفامی ئەوانە مردوون، هەرچەندە لەسەر زەوی بە زوندێتی بێن و بڕۆن. چکە خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت ئەو من كان ميتا فأحييناه
واتا أو من كان ميتا بالجهل فأحييناه بالعلم آية أو كسي كوا دڵی مردووە لەسەر زەویدا دێت و ئەڕوات دڵەکەی مردووە بە جەهل و نەفامی هاوارە کاتە غەیری خوا پەرستێت عیبادەت سەرفکردنی بۆ غەیری خوایە فأحييناه بالعلم لپاشان هدایت بدرێت بە نوڕی علم بە قورئان و بە ئیمان ئایا ئەو کەسە وەکو ئەوەی حاڵی پێشوایە بێگومان یەکسان نین کەواتە كما لا يستوي الحي والميت كسي زندو مردو وكو يقوى بيقومان وك يقوانية والسميع والأصم كسيك ببستيت وكسيك نبستيت والبصير والأعمى وكسيك ببينيت وكسيك نبينيت نابيت شور بيت بيقومان خواهي پروردگار آوها باسي علمي كردوا أو كساني كجاهل شورن برانبر بحق برانبر بقرآن بلام أو كساني كوا هەڵگری علمن و علم و زانیاریان هەیە ئەگەر چاویشیان چۆر بێت ئەوە دڵیان زیندووە کەواتە علم و زانیاری يرفع الله به من يشاء من خلقه بەویست و مەشیئەتی خوای پەروەردگار لە بەندەکانی خۆی بەرز دەکاتەوە لە دنیا و لە قیامەتشدا خوای پەروەردگارە فەرمێ لە سوورەتی مجادلە ئایەتی 11 يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات بتأكيد لناو إيمان داران خواهي پروردگار لإيمان داران برز دكاتوا بلان بتايبت لناو إيمان داران أهل علم والذين أوتوا العلم درجات پیغمبر خوا عليه الصلاة والسلام فرميه إن الله تعالى يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين رواه مسلم أفرميت خواهي پروردگار بم قرآن بم كتابي كوا داي قردوا لسر قلبي محمد الأمين كومال قومان يكبر زكاتوا وبو قرآنش كومال قومان يك زليلك وداي نقريت لسر دمي بيشوي جهالت دا بيشوي إسلام بيت عرب لجهالتيشي رون واشكرابون بلام ككاتي خواي پروردگار پیغمبرشي لنا خوين روانكت قرآنشي داقرت بو اوي شينكوتي محمد بن عليه الصلاة والسلام لسد شاو روشناي دا الوي دا خواي پروردگار برزياني كردوا كواتا او قومي برز كردوا ونبي لبر اوي عرب بون بەڵکو لەبەرەوەی دەستیان کرد بە قورئان شوێنکەوتەی محەممەد بوون عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام ئێستا کە سێرکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو زەلیلی ئەڕۆن بۆ لەبەرەوەی پشتیان کرد لە قورئان خوای گەورە زەلیلیان ئەکات و ئێمەی ملەتی کورد ئەگەر بێت و دەست بەم قورئانە بگرین خوای پەروەردگار بەرزمان ئەکاتەوە لە دنیا پێش قیامەت و ئەگەر پشتی لێ بکەین کار و کردەوەمان بە قورئانی پیرۆز نەبێت خوای پەروەردگار زەلیلمان ئەکات ئەگەر دەوڵەمەندترین کەس بین لەسەر ڕووی زەویدا ئەگەر هەموو نەوت و مولک و دەسەڵاتی سەر زەوینی ئێمەش بێت کەواتە دەستگردن بەم قورئانە دەستگردن بە عیلم دەستگردن بە وەحی خوای پەروەردگار سەبەبە بۆ ئەوەی خوای پەروەردگار بەرزت بکاتەوە خواپەرستی ڕاست و حەق کە عیبادەتی خوای پەروەردگار ئەکات بە عیلم لەسەر چاوڕۆشناییدا خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أي محمد عليه الصلاة والسلام بانگوازی خەڵکی بکە پێیان بفەرمە ئەمە ڕێگای منە ڕێگای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بریتیە لە علم و زانیاری پێش ئەوەی خوای پەروەردگار ئاەتی بۆ دابگرێ کە تەبلیغی قەومەکەی بکات پێش ئەوەی ئاەتی ئەوە دابگرێ کە بڵێ بەلغ ما ئونزیلە ئیلەیک خوای پەروەردگار پێی فەرموو ئیقڕە بخوێنە فێری علم و زانیاری بە ئەو جا دەعوەیان بۆ بکە کەواتە علم پێش ئەوەی دەعوە و بانگەوازی بکەیت پێویستەکە تۆ فێری علم و زانیاری بیت
أمر يقاي منا قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة خوم أواني كواشيون كوتي منن خەڵکی بانگ دەکەین بۆ خواپەرستی دوور لە شەخص پەرستی خەڵکی بانگ بکە بۆ ئەوەی خوا بەتەنها بپەرستن لەسەر بنچینەی چاوساغی لەسەر علم و بەسیرەت بەڵکو خەڵکی بە چاوڕۆشناییدا عیبادەتی خوای پەروەردگار بکەن. خوای گەورە فەرمێ لە سوورەتی فاتحادا ئەی خوێنینەوە اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم. خوای پەروەردگار هیدایەتمان دەی بۆ ڕێگای ڕاست بەڵام غەیر المەغضوب عەلەیهم پەنات لێئەگرین لەو کەسانی کەوا غەزەبت لێیان کردووە ئەوانش جوولەکە بوون لەبەرەوەی علمیان هەبوو ئیشیان پێی ناکرد وەلە الضالین و ئەو کەسانەی کەوا ضالین بوون کە نەسارا کە علمیان نەبوو کردەوەیان نەکرد بەبێ علم کردەوەیان نەکرد بەڵام خوای پەروەردگارە فەرمێ نەکەن موسڵمانان ئێوەوە خۆتان بشوبهێنن بە یەهود و بە گاور و بە جولۆکە ئێوە ئەبێ لەسەر ڕێگای ڕاستی خواپەرستی بن کە عیلمتان هەبوو ئەبێ کردەوەی پێ بکەن نەک هەرەوە نەعیلمت هەبێ بێ ئەوەی کردەوەی پێ بکەیت. قال بعض السلف إذا أردت الدنيا فعليك بالعلم وإذا أردت الآخرة فعليك بالعلم وإذا أردت الدنيا والآخرة فعليك بالعلم. أفرمون هندي لزانايان أجر دنيا تبي أو دز بقرب علمه أجر قيامة تشتوي بو أوي نجاتت بي لاقري دوزخ أو دز بقرب علمه فيري علمي زانستي شرعي با وأجر دنيا وقيامة تشتوي دز بقرب علمه. وقال الخطيب البغدادي لا ينال هذا العلم إلا من عطل دكانه وخرب بستانه ومات أقرب أهله ولم يشهد جنازته. اللهم إنا نسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا وصلى الله وسلم على نبينا محمد. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. فضل پیرۆزی و گەورەی علم و زانیاری بێگومان فێربوونی علم کۆمەڵێ فەضائلی هەیە یەکێک لەوانە أنه إرث الأنبياء فێربوونی علمی شەرعی بریتیە لەوەی کەوا إرثی ئەنبیایە فالأنبياء لم يورثوا درهما ولا دينارا. پێغەمبەران میراتەکەیان بریتی نەبوو لەوەی درهم و دینار لە دوای خۆیان بەجێ بێڵن سەنعاتێک لە دوای خۆیان بەجێ بێڵن بەڵکو میراتی پێغەمبەران بریتیە لە علم و زانیاری. خاڵی دووەم أنه يبقى والمال يفنى أو يفنى. علم و زانیاری بەبەردەوام ئەمێنێتەوە بەڵام پارە و سەروەت و سامان لە دنیادا نامێنێت. ئەوە تا ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت من فقراء الصحابة یەکێ بوو لەو سەحابانی کەوا زۆر فەقیر بوو زۆر هەژار بوو زۆر نەدار بوو تەنانەت جاری وا هەبوو ئەمەندە برسیە بوو لە حەیبەتا زگی تون دەکرد لەسەر زەوی يغمى عليه من شدة الجوع لەوەش خۆیە چوو بەڵام ذکر و یادی ئەبوو هورەیرە چونکە هەڵگری علم بوو دایما بەبەردەوام لەگەڵ پێغەمبەری خوایە بوو عەلەیهی السەڵات وەسەلام ئەمێنێتەوە تاکو ڕۆژی قیامەت مسڵمانان هەمویان سوود ئەبینن لە حەدیسەکانی ئەبوو هورەیرە ڕەزای خوای لێبێت. عەلی ڕەزای خوای لێبێ فەرمێت العلم خير من المال العلم يحرسك وأنت تحرس المال. أفرميت علم زۆر چاکتر و خێرترە بۆت لە ماڵی دنیادا لەبەر ئەوەی علم و زانیاری ئەتپارێزێت حرەسیاتی تۆ ئەکات نایلێت تووشی تاوان بیت. ئەگەر علمت پێ بێت ئەوە جەهل نامێنێت بە علمەوە کردەوەکان تەکەیت
تووشی گوناحە گەورەکان نابیت، خۆتە پارێزی لە جەهەنم بە ئومێدی ئەوەی خوای پەروەردگار بەهەشتت بە نسیب بکات. بەڵام وأنت تحرس المال، بەڵام ئەگەر تۆ سەروەت و سامانت هەبێ شەو ڕۆژ دڵت لای پارە و سەروەت و سامانەکەتە، ئەگەر هەرچەندە قوفڵی لێ بدەیت و لەناو سنووقا بیشاریتەوە کە کاتێک ئەخەوی دڵت لایەتی، بەڵام علم پێویستی بە حیراست نییە، لەبەرەوەی علم شوێنی ناو دڵە. ئەوەتە کە کاتێک قارون فیز و تەکەبوری کرد بەسەر قەومەکەیدا کە ئامۆزای موسا پێغەمبەر بوو عەلەیهی الصەلاة وەسەلام، قال فخرج على قومه في زينته، کۆمەڵێ زینەتی دا لە خۆی و بە تەکەبوری خۆی و سەروەت و سامانەکەی دەرچوون. قال الذين يريدون الحياة الدنيا، بەڵام سەی جەهل و نەفامیکە ئەو کەسانی کەوا دنیایان ئەوێت کە دنیاویستن، یا لەیتە لەنا مثل ما ئوتیە قارون، ئەی خۆزگا ئەو سەروەت و سامانی کە قارون هەیەتی ئێمەش هەمان بوایە. بەڵام سەی ئەهلی علم کەن، ئەلەوێدا علم چۆن شوێن خۆی کردەوە. وقال الذين أوتوا العلم ويلكم ثواب الله خير، بەڵام ئەهلی علم هەڵگرانی علم ڕویان کرد لەو کەسانی کە ئەهلی دنیان، ويلكم ثواب الله خير، واوەی لێ بۆ ئێوە ئەوە چی ئەڵێن؟ پەشیمان ببنەوە لە قسەکانتان، ئەجر و پاداشتی خوای پەروەردگار زۆر خێرترە لەو سەروەت و سامانی کە قارون پێیەتی. بەڵام مەسیری قارون بۆ چۆ بوو؟ خوای پەروەردگارە فەرمێ فخسفنا به وبداره الأرض، خۆی و مڵک و دەسەڵات و سەروەت و سامانی چەقانمان بە زەویدا هەتاکو ڕۆژی قیامەت. بەڵام ئەهلی علم مانەوە، علمەکەیان مایەوە، العلم يبقى والمال يفنى. خاڵیشی تر أنه لا يتعب صاحبه في الحراسة، خاوەنەکەی بە هیلاک نابەت بۆ ئەوەی پارێزگاری بکە لەو علمەی کە هەڵگرێتی کە لەناو دڵێتی، لأن محل العلم القلب، شوێنی علم لەناو دڵایە. خوای پەروەردگار لە سوورەتی الرعددا دەفەرمێت أنزل من السماء ماء فسالت أودية بقدرها. أفرميت إمام ابن تيمية قال عقب هذه الآية شبه الله العلم بالماء المنزل من السماء. أفرميت إمام ابن تيمية رضا ورحمة خواي لبيت، خواي پروردگار علم زانستی شرعي شبهان لم آية دا بو آو باراني كخواي پروردگار دايق ليرە سەر ڕووی زەویدا، لەبەر ئەوەی ئینسان ناتوانێ بەبێ ئاو لەسەر زەویدا بژێت، وەکەذالیکە دڵش بەبێ علم و زانیاری ژیانی نییە. والأودية محل القلوب الأودية. خواي پروردگار فرميه أنزل من السماء ماء فسالت أودية بقدرها فاحتمل السيل زبدا رابيا. بەڵام کە کاتێک باران باری ئەکەوێتە ناو دۆڵ و شیوەکان، بێگومان لە ناو دۆڵ و شیوانە کۆمەڵێ پەلاش و پوش لەگەڵ خۆی ئەهێنێت فڕی ئەداتە دەرەوە. بەڵام فأما ما ينفع الناس فيمكث في الأرض، ئەو ئاوەی کە سوودی لێ ببینێت کە خەڵکی سوودی لێ ببینێت فيمكث في الأرض، ئەمێنێتەوەش بریتێ لە علمی شەرعی. وكذلك القلوب تخالطه الشهوات والشبهات وبذلك يستقر فيه الإيمان والقرآن. بويا إيمان وقرآن شهوات وشبهات لدڵە ناهێنێت، كوابو علم شهوات وشبهات لدڵە دەرەکات. ئەمە بەڵگەیە لەسەر پیرۆزی علم. بۆیە خوای پەروەردگار شوبهان دێتی بەو ئاوەی کەوا لە ئاسماندا ئابەزێت بۆ ئەوەی خەڵکی سوودی لێ ببینێت. خاڵێکی تر لەوانە أن أهل العلم من أحد صنفي ولاة الأمر، كخواي پروردگار فرماني كردووە لە قورئاندا ئەفەرمێت وأطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم. ئەو کەسانی ئیمانتان ئاوردووە گوێڕایالی خوای پەروەردگار بکەن، گوێڕایالی پێغەمبەرەکەی بکەن سەڵات و سەلامی خوای لەسەر بێت،
وأولي الأمر منكم وجۆڕایەڵی دەسەڵاتداران بکەن. زانایانە فەرموون دەسەڵاتداران شملی دوو کەسەکە، دوو سنفەکات. یەشێک لەوانە الأمراء والحكام، ئەو کەسانی کەوا دەسەڵاتدارن کە پلەپایە و مەنسەبیان هەیە، کە ڕئیس دەوڵەتن، کە مەسئولن. واجبی سەرشانی مسلمانان ئەوەیە تاعەت و جۆڕایەلیان بۆیان هەبێت لە کاری چاکدا، نەک لە کاری خراپ. لا طاعة لمخلوق في معصية الخالق. وخالي دوم وصنفي دوم العلماء وطلبة العلم. أهل علم أبي جورالي بكريت لبرأوي أهل علم بياني شريعتي خواهي پروردگاركن بانقوازي خلقكن بو علما بلام واجبي سرشاني أمراء حكام أويا تنفيذ شريعة الله وإلزام الناس بها. وحكامش أبيا بالبشتي أهل علم بن بو أوي أو شريعتا وكو خوي تطبيق بكريا وخلشي إلزام بكن كا جيب جي بكن. خالشي ترك كوتاي خالكانا أنه طريق الجنة. فيربوني علم زانستي شرعي ريقايك برو بهشتت با بيغمري خوا عليه الصلاة والسلام فرميت عن أبي هريرة أنه رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له به طريقا إلى الجنة. رواه مسلم. أفرميت هركسيك ريقايك بقرية بر يلتمس فيه علما بو أوي فيري علوم قرآن بيت، بو أوي شارزا بيت للسنة ريبازي بيغمري خوا عليه الصلاة والسلام، أو سهل الله له به طريقا إلى الجنة. أو خواي پروردگار ريقاي بهشتي بو آسانكات لبريو كساني كفيري علم بن بهشتش بوان آسان بيت بعلم وكرد وكان يانكن نك بجهل ونفامي كوابو علم زور بيروزا خواي پروردگار هاني بندكان يداد بو أوي فيري علم بن أو كاتا العلم قبل القول والعمل فاعلم أنه لا إله إلا الله أنجى واستغفر لذنبك. فيري علم با أو جابرو استغفاري ذنبي خود بكا داوي لي خوش بون لخواي پروردگار كا خلشي بانقواز بكا بو علمه كواتاك كاتي فيري علم بيت نيتكت أبي أو بيت جهل النفامي لسر خود لا ديت أو كات جهل النفامي لسر خلشي شبه لا ديت. اللهم أحسن عاقبتنا في الأمور كلها وأجرنا من خزي الدنيا وعذاب الآخرة. اللهم يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك. اللهم مصرف القلوب صرف قلوبنا على طاعتك. اللهم جدد الإيمان في قلوبنا. اللهم زين الإيمان في قلوبنا. اللهم اغفر لنا وارحمنا واهدنا وعافنا وارزقنا. اللهم إنا نسألك الجنة ونعوذ بك من النار. اللهم إنا نسألك الجنة ونعوذ بك من النار. اللهم إنا نسألك إيمانا لا يرتد ونعيما لا ينفد ومرافقة محمد صلى الله عليه وسلم في أعلى جنة الخلد. اللهم إنا نعوذ بك من علم لا ينفع ومن قلب لا يخشع ومن دعاء لا يستجاب. ربنا إننا ظلمنا أنفسنا فإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. وأقم الصلاة يرحمك الله.